سەبارەت بە مەترسی بارانباری ئەمساڵ سەر بەنداوەکانمان وەک ئاگادارن ئەمساڵ ڕێژەیەکی زۆر باش باران باریوە و شێوازێکی بەردەوامی وەرگرتووە. ئەوە نێبێت کە بێت شێوازێکی بەردەوامی وەرگرتووە وای کردووە کە زۆربەی ئەو بەنداوانەی کە چ لەلانی وەزارەتی کشتوکاڵەوە دروستکراوە چ ئەوەی کە وەکو هاوڵاتی بۆ خۆیان دروستیان کردووە لە بۆند و لە کۆکەرەوەی ئاو بە ڕێژەیەکی زۆر پڕبوونە و لێشیان دەچێت، بەڵام لە هەندێک ناوچە وای کردووە کە مەترسی دروست بێت لەسەر بەنداوەکان. بۆ نمونە لە بەنداوی حەسەن کەنۆش لە ناوچەی سەنگاو وەک پێیان ڕاگەیاندوین کە پڕ بووە مەترسی ئەوەی لەسەرە کە خوا نەخواستە بەنداوەکە بشکێ یاخۆ بتاقێ. ئەوەشی کە هەیە وەکو کارێکی فەنی جوتیارانی لێ ئاگادار کراونەوە کە دوورکەونەوە لەو سنوورانی کە مەترسی لەسرە و لە حاڵەتی مەترسیش لەسەر بەنداوەکان یەکە ئیداریەکان یاخود کشتوکاڵەکان لێ ئاگادار بکەنەوە بۆی زووبانە بچین. مەترسی لەسەر بەنداوەکان کە دروست بێت چارەسەر تەنها ئەوەیە بەکردنەوەی قوفڵەکانی و بەردانەوەی ئاوەکەیەتی بۆی ئەو زەخت و پرێسی لەسەر بەنداوەکە یەکەمتر بێتەوە و ئاوەکە بچێتە خوارەوە.